بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان وێڕای سلااوێکی گەرمی خۆم و هاوڕێیانی هاوکارم. ئازیزان پێکێنانی ڕێکخراوە جەماوەری و خەڵکیەکان جگەلەوەی کە لە کاتی ئێستا تەئسیراتی تایبەتی خۆی هەیە، هاوکات هەوڵێکە بۆ بەشداری ڕاستەوخۆی کۆمەڵانی خەڵک لە هەموو ئەمرە پەیوەندیدارەکان بە ژیانی خۆیان و کۆمەلگاوە. ئەم ڕێکخراوانە تا چەندە دەتوانن ئەم دەور و نەخشە ببین و هۆکاری ڕێکخراوە بوون و نەقشی ڕێکخراوە جەماوەریەکان تەوەری بەرنامەی ئەم جارەمان دەبێ بە بەشداری هاوڕێی کەریمی ئامانی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە هیوادارم مەجای هاوڕێتیتان بێت و تا کۆتایی لەگەڵمان بن. فەرمونون بۆ بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێ کەریم بەخێر بێن بۆم بەرنمەیە و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس لەلامێشەوە، سڵاو لە ئێوە و ماندوێنە بن خۆت و هاوکاران، هەروە سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێ کەریم. هاوڕێ کەریم لە سەرتاوە پێمان بڵێن بۆچی ئێمە وەکو کۆمەڵە بەردەوام پێ لەسەر ئەوەدا دەگرین کە ڕێکخراوبوونی کۆمەڵانی خەڵک زۆرترین کاردانەوەی هەیە لە بەرەو پێشچوونی خەباتی خەڵکدا. دەتوانینەوە دەست پێ بکەین هەروەک لە پێشەکەدا بۆ خۆت باست کرد کە ڕێکخراوبوونی جەماوەر لە بەرەو پێشبردننی کۆمەڵێک ئەمری ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵکدا دەتوانێت کاریگەر بێت. کۆمەڵە بەپێی سروشتی خۆی، بەپێی پێکاتەی خۆی، هەروەک تعریفێک کرد لە سەرتاوە لە خۆی کردووە وەک ڕێکخراوێک، وەک سازمانێکی کۆمەڵایەتی خۆی پێناسە کردووە. یعنی خۆی بە بەشێک لە جەماوەر لە کۆمەڵانی خەڵک دەزانێت و بەتایبەت بە هۆی ماهیەتی چەپ و ڕادیکاڵبوونی زیاتر خۆی لە ناو کۆمەڵانێک یا توێژێک لە چین و توێژە کۆمەڵایەتەکاندا دەبینێتەوە کە ئەو چین و توێژە کۆمەڵایەتیانە بە پێی مێژوو لە توولی هەموو دەسەڵاتەکاندا کەمترین لایەن لێکراوەتەوە، کەمترین تەوەجویان پێکراوە. ئەوانە چین و توێژێ بوون کە کەمتر دەور و نەخشیان لە ناو کۆمەلگادا پێدراوە، لەبەر چاو نەگیراون، نادەگیراون، یەلانی کەم بە ویست و خواست و ئارزوەکانیان تەوەجو نەکراوە. کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی چەپ هەر لە سەرتاوە کە دروست بوو، خۆی بە نوێنەرایەتی لەم توێژە، لەم چین و توێژە تعریف کردوە وەکو زمانحاڵ و پاڵپشتی ئەم توێژە بەرینە بوو کە ئەم توێژە لە ناو کۆمەلگای ئێراندا و زۆربەی کۆمەلگاکاندا ئەڵبەتە زۆرترین ئەژماری دانیشتوانی ئەو کۆمەلگایش پێگەێنن. هەر بۆیە ڕێکخراوبوون بەو مانایەیە کە هێزی یەکگرتووی جەماوەر لە بەرامبەرەکەتدا، ئەم بەرامبەرەت ڕژیمە، دەوڵەتە، دەسەڵاتە یا هەر ناوەندێکی سنفی و کاریە. بۆیە تاکیدی ئێمە، تاکیدی کۆمەڵە لەسەر مەسەلەی ڕێکخراوبوون لەو زەمینەیەدایە داواکاری خەڵک، ناڕزایەتی خەڵک، مانگرتن و ئێسابی خەڵک و خەباتی ئێستای خەڵک بەتایبەت لە پێناو کۆمەڵێک خواست و داواکاریدایە. ئەو خواست و داواکاریانە بەتەبع جۆرا و جۆرن. لە هەندێک قۆناغدا خواست و داواکاریەکان دەتوانن سنفی بن، دەتوانن داواکاری خزمەتگوزاری گشتی بن لە ناو شار و گەڕەک و دێهاتەکاندا، دەتوانن هەندێک خواستی و ویستی ئاوا بێت. بۆیە بۆ هەر قۆناغێک شێوازێک لە ڕێکخراوبوون تەوسیە دەکرێت و پێویستەوە چاوەڕوان دەکرێت. بۆ نمونە ئەگەر لە ناوەندێکی کرێکاری مەجموعەیە کرێکار لە شوێنێک کار دەکەن و ئەو کرێکارانە حەقدەستی پێویستیان پێنادرێت، حەقدەستەکانیان وە دوا دەکەوێت، شوێنی کار و ژیانیان نائەمنە و داواکاری باشترکردنی شوێن و کاری ژیانیانن یا داواکاری بیمەی کۆمەڵایەتی و بیمەی دایمین، ئەم کرێکارانە بە شێوەی پرژ و بڵاو ناتوانن خواست و ویستەکانی خۆیان دەستەبەر بکەن. بۆیە پێویستە لەو ناوەندەدا، لەو ناوەندە کرێکاریەدا ڕێکخراوێک، تەشەکولێک دروست بکەن کە هەموو لە دەوری ئەو تەشەکولەوە لە پێناو چەند خاڵی دیاریکرا وەکو داواکاریدا کۆ ببنەوە. بێگومان ئەرچی ئەم ڕێکخراوانەش یا ئەو تەشەکولانەش دەکەوێتە سەرشانی هەڵسوراوە و چارەکان کە حتمەن دواتر لە
بەشی دیکەی قسە واسکانمادا ئاماژەیان پێ دەکەین. بەڵام لە قۆناغی ئێستادا زیاتر تەرکیزی ئێمە لەسەر ڕێکخراوبوونە لە پێناو بەرە پێشبردننی خەباتێکدا. خەبات لێرەدا بەو معنایەیە کە کۆمەڵانی خەڵکی ئێران هەروەکو بە ئەزمون لە توولی ساڵەکانی ڕابردوودا ئیسبات بووە لەگەڵ ڕژیمێک بەرەوڕوون کە ئەم ڕژیمە تەنانەت سەرەتاییترین مافی خەڵکی نادی دەگرتووە، پێشێل کردووە، جیاواز لە سەرکوت، خەفەقان، زیندان، ئێعدام بۆ زۆر شتی ئاوە دزێ و نەخوازراو کە خەڵک لەگەڵ یا بەرەوڕوون لەلایەن ئەم ڕژیمەوە. لەم خۆناغەدا خەباتی خەڵکی کۆمەڵانی خەڵکی ئێران و بەتایبەت ئەو چید و توێژەی کە ڕێکخراو یا تەشکیلاتێکی وەکو کۆمەڵە نوێنەرایەتی دەکات، ئەو چوونی توێژە زەحمەتکێش و بێماف و مافراوەیەکە خوازیاری گوزەر لە ڕژیمی جمهوری ئیسلامین، یعنی بە تەجروبە لە توولی تاریخدا سابت بووە کە ئەوان بە ناڕزایەتی دەربڕین بە کاری مەدەنی بە ڕێکخراوی مەدەنی داواکاریەکانیان جواب نادرێتەوە، بەڵکە بەو جگایە گەیشتون کە ماهیەتی ڕژیم بێزگە لەوەی کە دەبێت ئەم ڕژیمە لا بچێت گۆڕان ناپەزیرە لە ئاڵوگۆڕ نەهاتووە هیچ تەغییرێک لە ماهیەتیدا بەدی نایەت. بۆیە تەوسیە بۆ مەسەلەی ڕێکخراوبوون بە معنای یەکگرتووی هێزی جەماوەرە لە پێناو ویستێکی دیاریکراودا کە ئەو ویستە ئێستا بەرجەستە بۆتەوە بۆ ویستێکی ڕووخانی ڕژیم و جایگزینی ئەم ڕژیمە بە دەسەڵاتێکی ئینسانی تر کە تێیدا ئەو ئاوات و ئارەزوو ویست و داواکارانی کە کۆمەڵانی خەڵک لە پێناویدا خۆ بەڕێخستن دەکەن، لە پێناویدا خەبات دەکەن، لەو دەسەڵاتەدا دەستەبەری. بەڵێ زۆر سپاس هاوڕێکەریم. ناو قسەکانی خۆشتانە ئیشارەتان کرد کە وەکو شوێنی کار و کارگاکان ئەبێ ڕێکخراو دروست بێ. ئەم ڕێکخراوگەلە چۆن پێک دێن و چه شتێک لە دەوری یەک کۆیان دەکاتەوە ئەوەی کە خۆشتان لە جواوی پرسیاری یەکە بە کورتی ئاماژەیەکتان پێکرد؟ ئەزانی مەسلەی ڕێکخراوبوون یا پێکهاتنی تەشەکولە ڕێکخراویەکان، چ تەشەکولی مەدەنی، چ تەشەکولی سنفی و تەنانەت لە شکلی حیزبێکی یا تەشەکولێکی سیاسیشدا، هەروەکو لە سەرەتا لە مقدمەکەدا باسم کرد، ئامانج لێی پەیگیری کۆمەڵێک خواست و ویستە. بەڵام ئەو خواست و ویستانە دەکرێت تەفکیک بکرێن لە یەک. ئێمە لە قۆناغگەلێکی جیاوازدا مەجموعەیەک داواکاری جیاواز لەگەڵ یا بەرەوڕوو دەبین کە دەتوانن مەقتەعی بن، دەتوانن درێژماوە بن و دەتوانن نهایەتەن ئەو ویستە هەروەکو باسم کرد ویستی لابردنی دەسەڵات و گۆڕینی دەسەڵاتێک بێت و جێگرەوەی بە دەسەڵاتێکی دیکە. ئەرچی ئەو ڕێکخراوانە ڕێکخراوە دەتوانن منتیقەیی ناوچەیی گەڕەشی ئەم شار بۆ ئەو شار متفاوت بن، بەڵام نەوعی تعریفی ئەوانە خۆی لە خۆیدا بۆ کۆکردنەوەی مەجموعەیەک خەڵک لە پێناو چەند خاڵێکی هاوبەشدا کە لە دەوری کۆ دەبنەوە. بۆ نمونە دەتوانین ئاماژە بەوە بکەین کە هەروەک باسی مەسلەی کرێکارانمان کرد، مەسلەی ژنان یەکێکە لەو بابەتانە کە ویستی ژنان کۆمەڵک داخوازی مشەخەسە، بە تایبەت ڕوودا دەسەڵات. کاتێک کە دەسەڵات ئەو خواستانە بەراورد ناکا، ژنان توێژی ژن بە تەبع دەبێت بۆ ئەوەی کە بەهێزێکی یا بە قورساییکی زیاترەوە بەرەنگاری ئەو بربەستانە بنەوە کە لە بەرامبەر ویستەکانیاندا دەوەستێتەوە یا ویستەکانیان یا داواکاریەکانن نادیدە دەگرن، دەبێت ڕێگای مشەخەستر بدۆزنەوە. ڕێگای مشەخەستر بۆ بەرەو پێشبردن یا گەیشتن بەو ویستانە جگە لەوەی کە دەبێت خۆڕێک بخەن هیچ شتێکی دیکە نییە. خۆڕێک خستن ئەو نمونەیەک لە بابەتی مەسلەی ژناندا. لێرەدا ئەولەویەتێکە دێتە پێشێ، ئەولەویەتێکە بۆ حرەکەتێکی ژنانە، بۆ بزنەوەیشی ژناو لە ژنانەدا لە پێناو کۆمەڵێک مافی دیاریکراوی ژنانەدا. لەوە بەرجەستەتر کە دەڕوات ئەم ڕێکخراوانە دەتوانن ڕێکخراوی سنفی بن، ڕێکخراوە کرێکاریەکان بن، ڕێکخراوە خوێندکاریەکان بن، ڕێکخراوەکانی مافی منداڵان بن، بۆ هەر یەک لەم بەشانە
دەکرێت ئاماژە بە شێوازی ڕێکخرا و پێداویستی جیاوازەکان بکرێت کە لە پێناویدا ڕێکخراوێک کۆڕ و کۆمەڵێک شکڵ دەگرێت. یعنی کاتێکە مەجموعەیەک خوێندکار لە خوێندنگاکان لەگەڵ شەرایطی خوێندنیان ناتەبان یا ناڕزایەتیان هەیە کەم و کووریان هەیە ئەو جۆرەی کە پێویستە شوێنی خوێندن وانەکانیان یا ئەو بابەتانەی کە بێستا دەوترێنەوە لە مەدرسەکان پێی رازی نین معتەرزن پێی دەبێت بۆ لە پێناو هەڵکردن و چارەسەرکردنیدا بەهێزێکەوە یعنی بەڕێکخراوبوون بە یەکدەنگ داواکاریەکانیان بە شوێنی مەبەست بگەێنن بۆ باشتربوون و یا بۆ بەدیهێنانی ویستەکانیان. پس بۆ لێرەدا دەبێت تەشەکولێکی خوێندکاری لەسەر چەند خاڵی مشەخص کە داواکاریانە ئەو داواکاریانە گەڵاڵە دەکەن لە پێناویدا تەشەکولێکی هاواهەنگ دروست دەکەن و لە ناو خودی ئەو تەشەکولەدا چەند کەسێک نوێنەرایەتی ئەو تەشەکولە دەکا و دەنجی ئەو تەشەکولە خوێندکاریە دەگەیەنێت بەسەرەوەتر بۆ ئەوەی کە داواکاریەکانیان دەستەبەر بکرێت. لە کاتی پێویستدا ئەو تەشەکولەیە کە بەپێی ڕێکخراوبوونی بەپێی کۆبوونەوە و ڕۆشنبوونی داواکاریەکانیان ئەگەر جواب نادرێنەوە بە خواستەکانیان بەویستەکانیان بە فەراخانێک بە هەماهەنگیەک لە کاتێکی مشەخەصدا بە شێوازی ناڕزایەتیەکەیان دەبەنە ئاستی مانگرتن یا کۆبوونەوە لە بەردەچی ئامۆزش پەروەردەشەکانی ناو مەدرسەکان بە شێوازی جۆراوجۆر. منزورم ئەوەیە کە وەختێک ئەو هەماهەنگیە دەکرێت ئەو ڕێکخراوبوونە دروست دەبێت لە ناو سینفێک لە ناو توێژێکدا لە پێناو کۆمەڵێک ویستی دیاریکراودا تەسیر و بەرەو پێشچوونی ئەو ویستانە یا هێز و خورسایی ئەو کۆمەڵە کەسا ئەو جەمعەی کە داواکاریەکانیان هەیە بۆ بەرەو پێشبردنی ویستەکانیان زیاتر و بەرچاوتر و کاریگەرتر دەبێت. بەڵای زۆر سپاس هاوڕێک کەریم. لە کاتی ئێستادا کە ڕژیم لە خراپترین هەلومەرجی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا تێدایە و خۆمان نەبینین کە لە 6 مانگی ڕابردوودا شۆڕشی ژینەش بەردەوام بووە. پێتان وایە چه ڕێکخراوێک پێویستە لەم هەلومەرجەدا؟ ئەمن لە درێژەی جوابی پرسیارەکەی پێشوو تێگەڵچێشیشی لەگەڵ وەڵامی ئەم پرسیارە دەتوانم ئەوە بڵێم لە هەموو کۆمەلگاکاندا دیارە سەرەتا بوونی حیزب پێویستی و حیاتیە بۆ ئەوەی کە نوێنەرایەتی چین و توێژێکی دیاریکراو بکات. بەڵام لە کۆمەلگایەکی وەک ئێراندا کاتێککە حیزبی سیاسی ئیمکانی فعالیەتی ئەلەنی نییە، کاتێککە تەشەکولە سیاسیەکان ناتوانن بە ئەلەنەن فعالیەت بکەن و نوێنەرایەتی ئەو توێژە مشەخەسەی کە مخاتبیانە بیکەن، لێرەدایەکە پێویستیەک بەجەست دەبێتەوە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە ئەو بۆشاییەکە بۆشایی حیزبێکی سیاسی یا ڕێکخراوی سیاسی ناو کۆمەلگادایە. لێرەدا ئەو لەوێتەکە دەبێتە تەشکیلی ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان ڕێکخراوە مەدەنیەکان. ڕێکخراوە مەدەنیەکان دەتوانن لە زۆر سنفدابیانی ئەم بەپێی پێشینە و کۆمەڵە هەروەکو سەرتا باسمان کرد بۆ تەکید دەکات دلیل بەر ئەوەیەکە لانی کەم لە زیاتر لە چواردەی ڕابردوودا بەپێی تەمەنی کۆماری ئیسلامی هەندێکیش بەر لەوە لە دوای پێکاتنی سەرەتاکانی کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی نهێنی کۆمەڵە لە ڕێگای تەشکیلی هەندێک تەشەکول یا ڕێکخراو یا وەک بڵێن جەمعیەتی مەدەنیەوە نفوزی کردە ناو کۆمەلگاوە ئەو توێژەی کە مەخاتبین لە ناویدا خۆی جێخست خەڵکی لەناو لە دەوری ویستەکان لە دوی دەوری ئامانجەکانی خۆی کۆ کردەوە. ئەمە دوای ئینقلاب پەردەستێنێکە جەمعیەتەکان لە هەموو شارەکان بۆ نمونە لە سنە مەریوان بانە سەقز بۆکان مەهاباد لە ژێر چەند ناوی جۆرا و جۆردا وەکو دیفاع لە ئازادی و شۆڕش وەکو دیفاع لە مافە دموکراتیکەکانی خەڵکی کورد مافی نەتەوەی کورد ئەمانە جەمعیەتایەکی جۆرا و جۆر بوون کە پێویست ناکە زۆر بەوری بچینە سەریان بەڵام وەکو ئەزموون ئەوانە ئەزموون کراون کە لەو کاتدا سەر ڕای ئەوەی کە
تا ئەندازەیەک کراوەیەک لەناو کۆمەڵگادا دروست بوو بە پێی بۆشاییەکە ڕژیم ڕۆیشت بوو و ڕژیمی تازە ئەوەی کە هات سەرکار ڕژیمی کۆماری ئیسلامی نەیتوانی بۆ ئەو جۆری لازمە سوڵتەی خۆی بەسەر هەموو کۆمەڵگادا داسەپێنێت. زۆربەی ئەرکە کۆمەڵایەتیەکان کاروباری ڕۆژانەی خەڵک لە ڕێگای ئەو جەمعیەتانەوە بەرەو پێش دەچوو. ئەو جەمعیەتانە یا ئەو کۆڕ و کۆمەڵە یا ئەو شۆڕا مەحەلیانە شۆڕای گەڕەک و شارەکان کە دروست دەبن وێڕای ئەوەی کە کاری بەرەو پێشبردننی ئەمری ڕۆژانەی خەڵکیان لە ئەستۆ بوو هاوکات ئامانجێکی سیاسیشیان دەپێکا کە ئەویش دروستکردنی لە نهایەتدا تەشکیلاتێکی سیاسی لە پێناو ئامانجێکی مشەخەصدا کە ئەو کات زۆربەی هەر زۆری ئەو کەسانەی لەناو ئەو جەمعیەتاندا لەناو شۆڕای شارەکاندا دروست بوون بەستا حضوریان پەیدا کرد و کۆببوونەوە دواتر دوای عەلەنیبوونی کۆمەڵە ئەوانە بە کۆمەڵە پەیوەست دەبێت. بە دوای ئەوەدا سەرڕای ئەوەی کە کۆمەڵە حضوری هەیە وەکو ڕێکخراوێک لە ناو خەڵکدا، بەڵام بازم دەست دەبا بۆ ئیبتیکاراتی دیکەی جەماوەری بۆ ڕێخستنی خەڵکێکی زیاتر لە پێناو ئامانجێکی دیاریکراودا وەکو مانگرتنی عەزیمتر، وەکو کۆچی مەریوان، وەکو شکڵپێدان بە یەکێتی جوتیاران، وەکو شکڵپێدان بە یەکێتی ژنان، خوێندکاران لە ناو مامۆستایاندا هەروەتر. یعنی ئەوانە ئەگەرچی ڕاستەوخۆ پەیوەندیەکی زۆر ڕاستەوخۆی بە تەشکیلات و ڕێکخراوی کۆمەڵەوە نەبوو، بەڵام بە شێوەیەکی گشتی لە دەوری کۆمەڵێک ئامانج یا کۆمەڵێک ئەرک کۆبوونەوەکە ئەو ئەرکانە کۆمەڵە لە بەرنامەکانی خۆیدا لە دوورنمای کار و فعالیت خۆیدا تعریفی کردبوو. بۆیە ئێستاش ئەو پێویستیە لە خلەلی نەبوونی لە غیابی حیزبی سیاسی ناو شارەکان فعالیەتی عەلەنی ئەحزاب و ڕێکخراوی سیاسی ئەم ئەرکانە دەکەوێت سەرشانی ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان. ئەو ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان لە هەر شوێنێک بەتەبع شێواز و جۆرەکان و نەوع و ناو و پێکاتەکانی دەگۆڕدرێن. ئەنی بۆ نمونە ئەگەر لە شوێنێک گرفتێکی منداڵی کار هەیە لە شارێک لە چەند شارێک وەکو دیاردەیەک لە ناو شەقامەکاندا منداڵی دەستفرۆش، منداڵی کار، منداڵکە لە خوێندندا دەبڕێن بەهۆی هەژاریە یا بەهۆی فەخر و هەر چیەکە لەو پێناو لە پێناو چارەسەرکردن یا چارەسەردیتنەوەیەک بۆ ئەو گرفتە بۆ کەمکردنەوەی ئەو دیاردەیە ڕێکخراوێکی دیفاع لە مافی منداڵان بۆ نمونە کۆ دەبێتەوە. ئەمە بۆ خۆی مانیفێستێک بۆ خۆی دیاری دەکات لە چەند خاڵێکداوە کۆمەڵێک خەڵک لە دەوری ئەو مانیفێستەوە بوو لە پێناو ئەو هەدەفەدا کە چارەسەری کێشەی کاری مناڵە یا کێشەی مناڵانی کارە شکڵ دەگرێت. بۆ نمونە مەسەلەن ئێمە دەتوانین ئەوە عەمەلی بووە بەکردەوە دەرهاتووە لە سەردەمی کۆڕۆنادا بەر لەوەش بۆ من لە کاتی بوومەلەرزەکاندا لە زۆر شوێنی کوردستان عەمەلەن وەکو بەهاناوەچوونی خەڵکی زیان دیتووی بوومەلەرزە لە شارەکانی هەموو زۆربەی نکاتی کوردستانە و شارەکانی کوردستانەوە خەڵک بە شێوەیەکی ڕێکخراو بە شێوەیەکی یەکدەست لە هەماهەنگیەکی دیاریکراودا لە پێناو ئامانجێکدا کە ئەویش بەهاناوەچوونی ئەو خەڵکە زیان لێکەوتە بوون بە شێوەیەکی یەکگرتوانە و ڕێکخراو بەهانای ئەو خەڵکەوە دەچوون، یارمەتیان دەدان، کۆمەکی ماڵی، لیباسی گەرم، سەرپەنا، زۆر شتی ئاوا. و لە کاتی کۆڕۆنادا لە زۆر شوێنی کوردستان لە کاتێکدا کە ڕژیم عەمدەن ڕانەدەگەی بە مەسەلەی پێشگیری لە کۆڕۆناوە ئەو زیانانەی کە خەڵک متەحەمەلی دەبوون نەیتوانی ئەو جۆرەی لازمە پێشگیری لە زیانەکانی بکات بەر بە پەرەسەندنی نەخۆشی کۆڕۆنا بگرێەوە کاتێکیش پەرەیستان بە ئەرکی خۆی هەڵنەستاکە بە شێوەیەکی یەکسان لە هەموو شوێنەکان دەوا و دەرمان و مداوا و واکسین و ئەوە لە اختیار خەڵک بنێت، خەڵک بۆ خۆیان بە شێوەی ئیبتیکاری لە پێناو ئەو هەدەفەدا کە ئامانج
کۆمەکردن بەو کەسانە بوو کە تووشی کۆڕۆنا بوون، زیانیان لێکەوت بوو، نیازیان بە دەوا و دەرمان بوو، لەو پێناوەدا یارمەتی دەدران. یعنی ئەوانە منزورمە وەکو تەجروبە نیشان دەدات کە ئەو ئەرکانە کاتێک کۆمەڵایەتی دەبنەوە تەئسیرگوزاری و کاریگەریشیان بۆ گەیشتن بەو ئامانجە دیاریکراوە زیاتر دەبێت. هەر بۆیە لە هەموو قۆناغەکان یان لە هەموو ئاستەکانی کۆمەلگادا، چ لە مەسلەی ژنان، چ لە مەسلەی خوێندکاران، چ لە ناوەندێکی کاری وەکو مەسلەی کرێکاران، چ لە شار و گەڕەکاندا مەسلەی خزمەتگوزاریەکی گشتی وەختێک ئەوانە لەگەڵ کەمبوودێک لەگەڵ نارەساییەک یا کەمکاریەک لەلایەن ڕژیم و کاربەدەستانی ناوچەیەوە بەرەو دەبنەوە، خۆ تەبیعەتەن دەبێت ئەو داواکارانی خۆیان بەرجەستە بکەنەوە. لە پێناو ئەو داواکاریانەدا لە هەر بەشێکدا کۆمەڵێک ڕێکخراو دروست دەبن و ئەو ڕێکخراوە هەماهەنگ دەکات ئەو هێزە یا ئەو کۆمەڵە ئینسانە یا خەڵکەی کە لە دەوری ئەو ویستانە کۆ دەبنەوە و بەو جۆرە ناڕزایەتی خۆیان یا ویستەکانی خۆیان بەرجەستە دەکەنەوە. بەڵام لەوە گەورەتر لێرەدا مەسەلە ماهیەتی ڕژیمێکە کە هەروەکو وتمان ئەم ڕژیمە ئیسلاح ناپەزیرە، ئەم ڕژیمە ئیتر چاوەڕوانی ئەوەی ناکرێت کە خەڵک بەوە متەوهم بێت کە ئەگەر داواکاریەکی بردە بەردەستی بەرپرسانی ئەم ڕژیمە داواکاری دەتوانێت جواب بداتەوە، جا چ بە شێوەی بە کۆمەڵ و ڕێکخرا و بێت چ بە شێوەی تاک. بەڵکە ئەم ڕژیمە جگەلەوەی کە دەبێت بڕواوە بە جگای ئەو ڕژیمێکی دیکە دەسەڵاتێکی دیکە کە تێیدا هەروەکمان ئەو خواست و ویستانە بەراوردە بکات و وەڵام بداتەوە بۆ نیازانەی خەڵک جایگوزین بێت، بۆ لە پێنا ئەوەدا ئیتر تۆ خەباتیشی سیاسی دەکەی. ئەو خەباتە سیاسیە لە غیابی نەبوونی حیزبێکی سیاسیدا لە ناو کۆمەلگادا دەبێت ئەو ناوند و نەهاد و دامەزرا و تەشەکل و ڕێکخراوە مەدەنیانە پڕی بکەنەوە. بۆچی ئەوانە دەیکەن؟ بە دەلیلی ئەوەی کە لانی کەم تەنانەت لە یاساوی بنەڕەتی ئەو ڕژیمەشدا لە قانون ئەساسی ڕژیمیشدا خۆی ئیجازە بە مەجموعەیەک کاری مەدەنی دراوە. یعنی ئێمە بەرنامەیەکمان بوو، شتێکمان بوو بە ناوی کاری عەلەنی قانونی. ئەگەرچی ئێستا تەوازونی هێز بە قازانجی خەڵک ئەوەندە گۆڕاوە کە زۆر پێویست ناکات تۆ کاری قانونی حتمەن بکەی، بەڵکە کارە عەلەنیەکان زیاتر دەتوانن بەرجەستە بنەوە. بەڵام منزورم وایە لەم تەوازونی هێزەدا ئێستا باشترین هەلە بۆ ئەوەی کە خەڵک خۆ بەڕێخستن بکات لەو زەمینانەدا. ئەو خۆ بەڕێخستنە لە کاتی پێویستدا، لە کاتێکدا کە ماگرێکی گشتی دەست پێ دەکات، لە کاتێکدا کە قەرارە خەباتێکی وەسیعتر و سەرتاسەریتر دەست پێ بکرێت، ئۆتۆماتیکوار هەموو ئەو نەهادانە، هەموو ئەو ڕێکخراوە مەدەنیانە بە یەکەوە جۆرێک لە جۆرەکان بە یەک پەیوەست دەبن، ئەو زەرورەتە بەیەکیانەوە بۆ متەسل دەکاوە دەبنە هێزێکی یەکگرتوو بۆ بەرەو پێشبردننی ئامانجێک لە پێناو گەیشتن بە خواستەکانیاندا، کە ئەو خواستە تەنانەت ئەگەر وەکو ئێستا ئامانجی گشتی خەڵکە ڕوخانی خەڵکو وە بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕژیمێکی جانی جنایەتکاری وەکو جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێکەریم. هاوڕێکەریم خۆتان باسی تەمەن و ئەزمموی ڕێکخرا و ڕێکخراوەبوونتان کرد لە ئێران و کوردستان بە تایبەتی. بە باوڕی ئێوە ئێستا ئەمە چه ئەرکێکیان لەسەر شانە ئەم ڕێکخراوانە و ئەو کەسانەی کە ڕێکخراو دروست دەکەن؟ ئەو کەسانی کە ڕێکخراو دروست دەکەن بە تەبع دەبێت کەسانی چالاک و پێشڕەوانی کۆمەلگا بن و لەوانە تەنانەت هاوڕێیانی حیزبی خۆشمان، هاوڕێیانی تەشکیلاتی خۆشمان، ئەوانن کە کاتێک هەست بە پێویستیەکە دەکەن، کاتێک کە هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکە دەکەن، کاتێک کە کەم و کووڕی نابرابەری ستەم و بێعەداڵەتیەکان بە دروستی تەشخیص دەدەن، هەست پێ دەکەن لە پێناو ئەم بێعەداڵەتیانەدا وە بۆ ئەوەی کە ڕەفعی ئەم بێعەداڵەتیانە بێت بۆ تەشکیلدانی هێزێک بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو شەرایطی کە تەشخیصیان داوە، دەبێت هەوڵ بدەن
خەڵک بەڕێخستن بکەن، خەڵک سازمان بدەن، هەروەکومان کاری پش و بڵاو لێرە و لەوێت لەگەڵ ئەوەی کە ناتوانێت کاریگەر بێت لە هەمان حاڵدا زەمینە بە دژمنیش دەدا، بە ڕێژیمیش دەدا کە بە ئاسانتر دەستیان بۆ بەرێت چالاکانیان بگرێت یا لانیکەم خواستەکانیان پشتگوێ بخات و یا تەنانەت دەستێوەردان لە تەشەکولەکانیاندا بکات بەلاڕێیاندا بەرێت لە ماهیەتی واقعی خۆیان خاڵیان بکات. بەڵام لێرەدا ئەرچی ئەم هەڵسوڕاوانە ئەم چالاکانە بە شێوەیەکی بەرپرسانە و هوشیارانە ئەوەیەکە لەگەڵ ئەوەی کە ئاستی وشاری خەڵک دەبەنەسەرێت کاری ئاگاهگەری ڕۆشنگەری دەکەن لەسەر مەسلەی زەرورەتی تشکیلی شێواز و جۆری ڕێکخراوەکانیش بۆ خەڵک قسە دەکەن و ئەهمیەت و ئەولەویەتی ئەوانە بۆ خەڵک بەرجەستە دەکەنەوە و لە قۆناغی جۆرا و جۆردا لە پێناو ویست و خواستی دیاریکراودا ئەو ڕێکخراوانە تشکیل دەدەن. دروستبوونی ئەو ڕێکخراوانە لە سەردەمی ئێستادا ئەولێوێتەکەی ئەوەیە کە بە تایبەت لەم ماوەی هەژنۆ مانگی ڕابردوودا و دوای شۆڕشی ژینە هەروەکو دیتمان خەڵک لە ئاستێکی زۆر بەرفراواندا لە هەموو شارەکان لە کوردستانەوە بۆ تەواوی شارەکانی ئێران ئەم شۆڕشە پەرەیستان و تەنانەت سنوورەکانی ئێرانیشی بەزاند بۆ ماوەیەکی بەرچاو خەڵک بە پێی تەشخیصی خۆیان بە پێی پێویست لە شەقامەکان دامانەوە، بەڵام دواتر بە پێی سەرکوت و زەخت و زۆر و زیانێکی گیانی و ماڵی کە خەڵک متەحەملی بوون لانیکەم ماوەیەکە ئەم شۆڕشە دامرکاوەتەوە حەدی ئەقەل شەقامەکان خاڵی بوون لە جەماوەر، بەڵام تاکتیک و شێوازی ئەو خەباتە گۆڕدراوە. یەکێک لە شێوازەکانی یا ئەو تاکتیکانی کە خەڵک لە بەرچاویان گرتووە ئەڵبەتە بەڵام دەبێت بەرجەستری بکەنەوە مەسەلەی بەڕێکخراوبوونە، مەسەلەی ڕێکخراوبوونی ئەم پێکەنانی ئەم تەشەکولە مەدەنیانەیە. یعنی بەجێگای ئەوەی کە بڕژێنە سەر شەقام و ڕەژیم بەڕاحەتی بتوانێت زۆر بە ئاسانی بتوانێت تەلەفاتیان لێ بکات، بیانگرێت، زیندانیان بکات، برینداریان بکات، بە شێوەیەکی دیکە لە ئاستەکانی لە ئاسی جۆرا و جۆردا هەروەکو دەبینین ئێمە معلمان بە شێوەیەکی ڕێکخراو لە پێناو وەدیهاتنی داهویشت داخوازیە سنفەکانی خۆیاندا خانشین کراوان هەروەتر کرێکاران لە بەشە جۆرا و جۆرەکانی کرێکاریدا هەر بەو شێوەی کە پێویست بووە خوێندکاران لە دانشگاکان و خوێندنگەکان بە شێوازی جۆرا و جۆر لە پێناو کۆمەڵێک ویست و خواستی خۆیانانی ئەمانە تەشەکولاتێکن کە ناڕاستەخۆ ئەگەرچی ویستی ڕژیم نییە و ڕژیم تا بۆی کرابێت لە هەڵسوڕاوانی لە ڕێبەرانی ئەو ڕێکخراوانە ئەو تەشەکولانە دەستگیری کردوون، زیندانی کردوون، حکمی پێداون و ئەو ڕێکخاوانەی بە جۆرێک ناچار بەوە کردووە کە واز لە ڕێکخراوبوونەکەی خۆیان بێنن یا پاشەکشیان پێ بکە و لە کەناریدا ئەگەر ئەوەش کاریگەر نەبووە ڕێکخراوی زەردی لەنەوعی ئەوەی کە بۆ خۆی ویستویەتی چ لە ڕێکخراوی کرێکاریدا چ خوێندکاریدا لە ناوەندە جۆرا و جۆرەکاندا شۆڕای ئیسلامی خوێندکارانی دروست کردووە، شۆڕای ئیسلامی کاری دروست کردەوە، زۆر شتی دیکە لەو چەشنە کە ئەمانە هەمووی بۆ بەلاڕەدا بردن و بە ئینحرافکێشانی ئەو ڕێکخراو ئەو کۆڕ و کۆمەڵانە بووەکە ڕژیم لیان دەترسێت. ڕێنی یەکێک لە ئەبزاری بەهێزی خەڵک بۆ بەرەنگاری لەگەڵ ئەم ڕژیمە بۆ گەیشتن بە ویستەکانیان و سەرنجام بۆ ڕوخاندنی ئەم ڕژیمە هەر دەبێتە ئەو خۆڕێخستنە. یعنی تەنانەت لە کاتێکدا کە زەختیان لەسەرە لە کاتێکدا کە هەزینەی لە پێناودادەن بەڵام زەرورەتەکان ئەو لێوێتەکە ئەوەندە بەرجەستە دەبێتەوە کە تەحملی هەندێک هەزینە و هەندێک زیانیش وەکو زیندانیکردن، وەکو مەحدودبوون لە کار، وەکو زۆر شتی دیکەی لەو چەشنەکە ڕژیم مەحمولەن بەکاریان دەبا، ئەوانەش بە ژیان دەکڕن، تەحمل دەکەن بە دەلیلی ئەوەی کە مەسلەی ڕێکخراوبوون پێویستیەکی حیاتیە لەو شرایطەدا بۆ بەرەو پێشبردننی یا تەداوم و ئیدامەدان بە خەباتی ژینا و بە سەرنجام گەیاندنی کە ویستی نهایی ئەو خەباتە لە گۆڕانی ئەم ڕژیمێ. بەڵای زۆر سپاس هاوڕێکەریم. خۆشتان ناو قسەکانتانە ئیشارەتان کرد بە گرتنی ئەم هەڵسوڕاوانەی کە ئەیانەوێ ڕێکخراو دروستکەن لەلایەن ڕژیمەوە، چۆن دەکرێت ئەم هەوڵانەی ڕژیم پوچەڵ بکرێتەوە کاتێک ئەم هەڵسوڕاوانە دەگیرێ؟ پێم وایە لە قسەکاندا تۆزێک
ئیشارەی پێکرا ینی بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەوە بێگومان کاتێکە ڕێکخراوەکان دروست دەبن هەروەکو وتمان ڕژیمیش ئەوە باشی دەزانێت کە عاملینی پێکهاتنی ئەو ڕێکخراوانە مەجموعەیەک کەسی ئاگاه و هوشیار و تێگەیشتوو لە وەزعیەتی مەوجودە و ئەو کەسانن کە هەوڵ دەدەن بۆ پێکێنانی ئەو تەشکیلاتانە یا ڕێخستنی ئەو کۆڕ و کۆمەڵە مەدەنیانە ڕژیم هەوڵ دەدات ئەوانە بناسێوە تەزەکوریان پێدەدات هەڕەشەیان لێ دەکات بە شێوازی جۆراوجۆر دەیەوێت چاوترسێنیان بکا بەڵام لە نهایەتدا کاتێک ئەوانە ئیدامە بەکارەکانیان دەدەن یا دەور و نەخشیان بەجەست دەبێتەوە دەیانگرێت زیندانیان دەکات بۆ ئەوەی کە ڕژیم نەتوانێت زۆر بە ئاسانی دەست بەرێ بۆ هەڵسوراوانی ئەو کۆڕ و کۆمەڵانە یا ئەو تەشەکل و ڕێکخراو مەدەنیانە لە هەر بوارێکدا لە هەر زەمینەیەکدا چون زۆر ئاس دەگرێتە بەر تەنیا ڕێگای ئەوەیەکە کاتێک ڕژیم هەڵسوراوێک دەستگیر دەکات دەبێت ئەو تەشەکولە ئەو ڕێکخراوەیە کە ئەم فەردە هەڵسوراوە ئەو چالاکە هەڵسوراوە ئەندامێک بووە یەکێک لە هەڵسوراوانی بووە دەستەوستان دانەنیشێ بەڵکە ئەو فشارێک کە پێشتر هێناوێتی ئەو کار و فعالیەتی کە پێشتر لە پێناو خواستەکانیا کردوێتی ئەوە پەرە پێ بدات بەهێزێکی زیاترەوە بەڕشێوەیشی ڕێکخراو مان بگرێت ساب بکات بچێتە بەر زیندانەکان فشار بۆ ناوەندە دەوڵەتەکان بێنێکە دەبێت ئەو زیندانیە یا ئەو هەڵسوراوە سیاسیە مەدەنیە سنفیە ئازاد بکرێت ئەگەر ئەوە بە شێوەیەکی وەکو فەرهەنگێکی لێبێت یعنی واجێ بکەوێت کە لە هەر شوێنێک ڕژیم دەست دەبات هەڵسوراوێک چالاشێک زیندانی دەکات ئەگەر کاردانەوەکەی لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە لەلایەن چین و توێژە جۆرا و جۆرەکانەوە ئەوە بێت کە ئانەند دەست بدەن ئێعتراز ناڕزایەتی دەرببڕن فشار بخەنە سەر ناوەندە دەوڵەتیەکان ئەوە بەو مانایە کە هەزینەی گرتنی چالاکێک زیندانیکردنی چالاکێک بۆ ڕژیم دەبەنە سەرێ ئەنی ئەگەر ڕژیم دەستبردن بۆ تاوانێک وەکو گرتنی چالاکی سیاسی تەنانەت لە کاتی ئەدامەکاندا لە کاتی سەرکوتەکاندا ئەگەر کاردانەوەی خەڵک بە شێوەیەکی جەماوەری بە شێوەیەکی ڕێکخراو لە ئاستیدا سازمان بدرێت و لەگەڵ ئەوە بەرەو بێتەوە بەو مانایەکە ناتوانێت زۆر بە سەهلی و بێ ئەوەی کە تاوانێکی ئەو تۆ بدات دەست بەرێ بۆ سەرکوتی هەڵسوراوان و چالاکانی چ مەدەنی وە چ سیاسی بۆیە لێدا پێویستەکە لە بەرامبەر هەر دەستدرێژیی ڕژیم بۆ سەر چالاکان و هەڵسوراوانی کۆمەڵانی خەڵک لە هەموو سنفەکاندا دەبێت کاردانەوەی جەمعیان ببێت کاردانەوەی بە کۆمەڵیان ببێت بە کۆمەڵ ناڕزایەتی دەربڕن بە کۆمەڵ لەبەر ناوەندەکانی کار لە شوێنی ئیدارە لەبەر زیندانەکان ئەو ناوەندانەی کە پەیوەستن بەم پرسەوە لە بەردەم ئەو ناوەندانە کۆب بنەوە زەخت بکەنەوە داوای ئازادی ئەو هەڵسوراوە سنفیە یا مەدەنیە یا هەرومان کرێکاریە سوراوی ژنان خوێندکاری لە هەر زمینەیەکدایە دەبێت ئەو سنفا دەبێت ئەو مەجموعە خەڵکە بە شێوەیەکی یەکگرتوانە ئەو داواکاریە بەرجەستە بکاتەوە و تا ئازادی ئەو هەڵسوراوە سیاسیە ینی بە شێوەیەک تەن نەدات بەو خواستەی کە ڕژیم زۆر بە ئاسانی دەیەوێت ڕێکخراوەکان سەرکوب بکات هەڵسوراوەکانی بگرێت زیندانی بکات بۆ ئەوەی کە ئەو هەروەکوتمان هەزینەی دەستبردن بۆ سەرکوت و زیندانیکردنی هەڵسوراوانی سیاسی سەرکوتی ڕێکخراوە مەدەنیەکان کۆڕ و کۆمەڵە سنفی و مەدەنیەکان دەبێت کاردانەوەی جەمعی ببێت لەلایەن خەڵکەوە و ئەوەش سرفەن بەپێی ئەو ئاموزشەی کە لە سەرتاوە لە سەرەتای تەشکیل لە ڕێکخراوەکانەوە دروست دەبێت بۆ خەڵک لە دەوریە کۆ دەبێتەوە ئاشنا بە کۆمەڵک مەسائل و ویست و داواکاری خۆی دەبێت کۆمەڵک مافی خۆی دەبێت ئەو کاتەیەکە ئانەن لە کاتی پێویستدا لە بەرابەر دەستبردن بۆ هەڵسوراوی سیاسی زیندانیکردنی حکوم پێدانی یا بێبەشکردنی لە کاردەرکردنی بە هەرچیەک کاردانەوەی پێویست و پراوپڕی لەلایەن خەڵکەوە پێدەدرێتەوە
بەڵای زۆر سپاس هاوڕێکەریم هاوڕێکەریم هەسوڕاوان لەم کاتەدا چلۆن دەبێت بۆ بەرانبەرکێ لەگەڵ سیاسەتە دژە ئینسانیەکانی ڕژیم لەم ڕێکخراوانە کەڵک وەرگرن. بە بۆشمان پێم وایە لە بەشێک لە پرسیارەکان جوابی پرسیارەکاندا بە کورتی ئیشارە پێکرد وتم ئەرچی پێکێنانی ئەو ڕێکخراوانە و بەشداری لەو ڕێکخراوانەدا ئێستا بە زۆری دەکەوێتە سەرشانی هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست و بەتەبە هاوڕێیانی خۆمان لە ناو شار و گەڕەک و لە دێهاتەکان ئەوانن کە وەکو بەرپرس وەکو ئەحساس مەسئولیەت خۆ بە دەربەست دەزانن کاتێکە مەجالی کاری عەلەنی کارێکی سیاسی عەلەنی نییە دەبێت بە ئیبتکاری خۆیان ڕۆڵی سەرەکی بژێڕن لە دروستکردنی ئەو ڕێکخراوانەدا هەروەکوتمان لە بەیستا گەڕەشێکدا کە ناڕەسایی خزمەتگوزاری گشتی هەیە کەمبودی ئاو هەیە جادەیەکی تاو نەکراوە لوولەکەشیان دەوێت مەسەلەی گرفتی بەیستا ژینگە یا شوێنی نیشتەجێبوونیان هەیە لەو زەمینانەدا لەو گەڕەکە لەو شوێنە لەو ناوچەیە پێویستە ئەو چالاکانە ئەو هەڵسوڕاوانە و هەوڕیانی ئێمە بە تایبەت دەرچی ئەو زەرورەتە بکەن کە لەوێدا خەڵک ڕێک بخەن لە پێناو ئەو داواکاریانەدا بەرجەستەکردنەوەی ئەو داواکاریانەدا مەسەلەن خەڵک ڕێک بخەن بچنە بەر شارەداریەکان بەر فەرمانداریەکان بەر ئوستانداریەکان بۆ گەیاندنی ویستەکانی خۆیان بۆ گەیشتن بە ناڕەساییەکانیان بۆ بەرجەستەکردنەوەی ویستەکانیان زیاتر لە ویستێکی داواکاری هەنووکەی لە ناو شارەکاندا غەیرز ئەوە کۆمەڵێک ئەرکی دیکەی حتا لە کاتێکدا کە دەسەڵاتێکی مۆدێرنی ئەمڕۆیی لەسەر کار بێت بەڵام بە تەبع هەموو گۆشە و خوشبنەکان ئەم دەوڵەتە یا ئەو دەسەڵاتە ناتوانێت پڕی بکاتەوە هەموو زاویەکانی بواری کۆمەڵایەتی بە دەسەڵات یا بە ناوەندە حکومیەکان پڕ ناکرێتەوە بەڵکە لێرەشدا لەو دەسەڵاتەشدا لەو حاکمیەتەشدا بازم ئەرک دەکەوێتە سەرشانی مەجموعەیەک ڕێکخراوی مەدەنی وەکو مەسەلەن ڕێکخراوی ژینگە پارێزی وەکو ڕێکخراوی بواری مافەکانی ژنان ڕێکخراوی هەروەکوتمان بواری منداڵان ڕێکخراوی بە تایبەت ئێستا مۆعزلی ئێعتیاد و مەوادی مخەدر لە ناو ئێران و لە کوردستاندا بە تایبەت بۆتی دیاردەیەکی زۆر بەرجەستە لە پێناو نەهێشتنی ئەو دیاردەیە کەمکردنەوەی پێڕاگەیشتن بەو کەسانێک کە جیرۆدە بوون ڕۆشنکردنەوەی خەڵک بۆ ئەوەی کە کەمتر جیرۆدەی ئەو مەوادە ماڵوێرانکەرە بن لەو زەمینانەدا هەمووی ئەوانە دەرفەتن زەمینەن بۆ ئەوەی کە تێیدا چالاکان هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست بە تایبەت ڕۆڵ بژێڕن لە پێناویدا ڕێکخراو دروستکەن تەشەکل دروستکەن جیاواز لەوەی کە هەروەکوتمان وەکو نۆرم خوب لە زۆربەی قوتابخانەکان لە زۆربەی دانشگاکان ئەو ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵانە هەر ئێستا پێک هاتوون پێشتریش مەجموعەیەک ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵی دیکەی سنفی لەوانە کۆمیتێ هاوەهەنگی بۆ پێکەنانی اتحادیە کرێکاریەکان و زۆر شتی دیکەی لەو نەوعە ئەگەرچی ڕژیم هیچ کات دانی پێدانە ناون ئەگەرچی ڕژیم هیچ کات نەیویستووە ئەمانە شکڵ بگرن یا ئەو جۆری کە پێویستە بەهێز ببن بەڵام بە پێی تەوازنی هێز بە پێی ئیرادەی خەڵک لە زۆر شوێندا پاشکشیان بە ڕژیم کردووە خۆیان بەسەر ڕژیمدا جۆرێک تەحمیل کردووە بە ڕژیم بۆ لەگەڵ ئەمرێکی واقعدا ڕوبەڕووبووەتەوە کە نەیتوانیوە ئەو جۆری لازمە لە بەرابەرێندا بیوێستێتەوە منحەلیان بکات یا بەر بەشکڵگرتنیان بگرێت بۆیە لە هەموو ئەو زەمینانەدا دەستی هەڵسوڕاوانی ناوەوە و هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست بازە کراوەیە بۆ ئەوەی کە کاری ڕێکخستن بکەن هەروەکو گوتوان یەکێک لە هەدەفەکانی ڕێکخراو بوون بە ڕێکخراوکردنی ئەو کۆڕ و کۆمەڵە مەدەنی و تەشەکولە
مەدەنیە کۆمەڵایەتیانە یەکێک لەوە داواکاری شاید سنفی خزمەتگوزاری و هەندێک داواکاری دیاریکراوە، بەڵام ئامانجی سەرەکی ئەوانە لە ئاستێکی گشتیدا وەکو سلول وەکو مەجموعەیەک شعبەی جۆراوجۆر لە بەرامبەر بیستێکی هەمەگانی و گشتیدا کە ئەویش لە پێناویدا ئێستا خەبات دەکرێت کە ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامیە ئەو تەشەکولانە دەبنە هێزێکی یەکگرتوو بۆ ئەوەی کە نە نێیاران و مخالفین بتوانن لە بەرابەریاندا ئەو شێوەی کە لازمە ڕۆڵ بگێڕن دوچاری تەفرەقە و بەربڵاویان بکەن و نا خودی ڕژیمیش بتوانێت زۆر بە ئاسانی سەرکوتیان بکە و ئەمە لە نیهایەتدا بە چاوڕوونیدا بە کۆمەڵانی خەڵک لە شرایطێکی ئەو تۆدا کە پێش دێ بۆ نمونە ئەگەر جریقەی شۆڕشی ژنجیان ئازادی لە سەرقزەوە لێدرا زۆر زوو سەتاسەری بۆوە بێگومان شێوازی ئەو حرەکەتە لە نەوعی ئەو حرەکەتە لە داهاتوویشی نەچەندان دووردا دووبارە دووپات دەبێتەوە ئەو کاتەیەکە لە ئەگەری ڕوودانی ئاوە حرەکەتێکدا ئاوا شۆڕشێکدا سەرهەڵدانی ئاوە ڕووداوێکدا ڕۆڵی سەرەکی ئەو ڕێکخراوە یا ئەو تەشەکولە مەدەنیانەن دەیگێڕن بۆ بەڕێخستنکردنی خەڵک بۆ سازماندانی خەڵک بۆ بەرچاوڕوونیدانی خەڵک و هیدایەتی حرەکەتی نارضایەتی خەڵک لە ناویشیاندا هەروکوتم لەسەرەوەی ئەو تەشەکولانە هەڵسوڕاوان و چالاکانی چەپ و کۆمۆنیست و ڕادیکاڵن و لەوانە هەڵسوڕاوانی ئێمەن کە دەبێت دەوری سەرەکی و بەرچاوی تێدا بگێڕن. بەڵێ زۆر سپاس هاوڕێکەری من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان وتەیەکتان هەیە کە پێتان وایە لە کۆی ئەم قسانەکان باستان کرد ئیشارەتان پێ نەکردووە فەرموو. نا زۆر سپاس من پێما قسەیشی تایبەتتر نییە تەنیا ئەوەندە کە جارێکی دیکە من تاکید دەکەمەوە لەسەر پێویستی بەڕێکخراوبوونی خەڵک لەسەر ئەوەی کە هەڵسوڕاوانی ئێمە لە ناوەوە چالاکانی چەپ و کۆمۆنیست لە ناوەوە وەکو ئەولەویەت لە شرایطی ئێستادا ئەوە بە ئەولەویەت بزانن کە نەهێڵن ئەگەرچی خوبلایانی دیکەش ئێستا لە تەلاشی ئەوەدایە چون ئەو بەستەرانە ئەو کۆڕ و کۆمەڵە مەدەنیانە بەستەرێکن جیاواز لە چوارچێوەیەکی حیزبی زۆر خەڵکی جیاواز زۆر جەماوەری جیاواز بە بۆچوون و گەرایشی جیاوازەوە دەتوانێت لە خۆ بگرێت چون ئەو مەحدودیەتە لەوێدا نییە ئەساسنامەیەک نییە کە دیاری بکات تۆ بەپێی ئیدۆلۆژیەکی دیاریکرا و باوەڕێکی دیاریکرا و حتمما دەبێت لەو تەشەکولانەدا بەشداری بکەیت بۆیە کاتێک ئەو تەشەکولانە بەربڵاو و فەراگیرن و جگای هەموو کەسی تێدا دەبێتەوە هەموو هەڵسوڕاویشی تێدا دەبێتەوە لێرەدایە کە دەبێت هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیست بەتەبع و هەڵسوڕاوانی ئێمە لە ناوەوە ڕۆڵی سەرەکی تێدا بژێڕن و هەوڵ بدەن کە دەور و نەخشی ئەوان لە سەرەتای پێکهاتنەوە هەتا ڕۆڵگێڕان و تەسیرگوزاری ئەو ڕێکخراوانە بەرچاو بێت بە دەلیلی ئەوەی کە زۆربەی ئەو ڕێکخراوانی کە باسییان دەکرێتەوە پێویستەکانیان ئەوڕۆ ئیشارەی پێدەکرێت لە چین و توێژە گەلێک پێگدێن لەو چین و توێژە ناو کۆمەلگادا پێکدێن و ئەو چین و توێژانە لە خۆ دەگرن کە هەروەک لە سەرتاوە باسمان کرد چ لایەن دەسەڵاتەوە چ لایەن تەنانەت بەشێک لە ڕێکخرا و لایەنە سیاسەکانیشەوە لە بەرچاو ناژیرن و ئەوانە مخاتب قەرار نادرێن بۆیە ئەرشی ئێمە وەکو تەشکیلاتێکی چەپ و کۆمۆنیست ئەرشی هەڵسوڕاوانی ئێمە لە ناوەوە و ئەرشی هەموو ئینسانێکی چەپ و ئازادی خواز لە ناو کۆمەلگادا ئەوەیە کە ئەو ئەبزارە ئەو کە بریتین لەو تەشەکولانە بەدەست بگرن لە پێناو ویستێکی سەرکی تر و گەورەتردا کە ئەویش بەرەو پێشبردننی ئەو خەباتەیە و نهایەتەن بە سەرنجام گەیاندنیتی دەبێت ڕۆڵ و نەخشی بەرچاو و بەرجەستەی تێدا بژێڕن و ئەوە وەکو ئەولەوێتی سەرکی بۆ ئەم کار و فعالیەتی ئەمڕۆیان لە بەرچاو بگرێت. بەڵێ وێڕێ سپاس بۆ ئێوە هاوڕێکەریم کە لەم بەرنامەیە بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئێوە شەروەها ماندوو نەبوونی لەو ڕۆژەکانەی کە لە بەشی زەبت و هدایەتی بەرنامەکەدا بەشدار بوون. دەستان خۆش بن. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست
بینەرانی خۆشەویست وێڕای سپاس بۆ هاوڕێیەتیتان ئەوەی کە لەم بەرنمەیە واتە بەرنامەی کۆمەڵە هەڵسراواندا بینیتان باسێک بوو سەبارەت بە دەور و نەخشی ڕێکخراوە جەماوەریەکان لە بەرەو پێشبردننی خەباتەکەدا کە وێڕای هاوڕێ کەریم ئەمانی ئەنجامی کومیتێ ناوەندی کۆمەڵە چاوتێمان کرد. وێڕای ماڵاوایی لێتان سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان ڕادەکێشم.